ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی منبج لەلایەن هێزەکانی سووریای دیموکراتەوە لە کۆتایی خۆی نزیک بووەتەوە. هەرچەندە ڕێکخراوی ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ دەڵێت منبج بە تەواوی کۆنتڕۆڵ کراوەتەوە، بەڵام ئەنجومەنی سەربازی منبج هەواڵەکەی ڕەت کردووەتەوە و دەڵێت نزیکەی لە سەدا 90 منبج کۆنتڕۆڵ کراوەتەوە و هێشتا شەڕ و پێکدادان لە ناو شارۆچکەکە بەردەوامە. گرنگترین شوێن کە تا ئێستا کۆنتڕۆڵ نەکراوەتەوە چوارگۆشەی ئەمنی منبجە کە هێشتا ژمارەیەکی بەرچاو چەکداری داعش لەو ناوچەیەدا ماونەتەوە و دەژوترێت چەند بەرپرسێکی باڵای چەکداری داعش لە ناو چوارگۆشەکەدا گەمارۆ دراون و هێزەکانی سووریای دیموکرات مەبەستیانە بەرپرسە چەکداریەکانی داعش بە زیندویی دەستگیر بکەن. وەک ئاماژەیەک بە نزیکبوونەوەی کاتی کۆتایی هێنانی ئۆپراسیۆنی منبج، بەرپرسانی سیاسی کانتۆنەکانی ڕۆژئاوای کوردستان لەگەڵ 60 سەرۆک هۆز و کەسایەتی دیاری شارۆچکەی منبج کۆبوونەتەوە و مەبەست لە کۆبوونەوەکەش ڕێکەوتنە لەسەر چۆنیەتی ئیدارەدانی منبج لە دوای کۆنتڕۆڵکردنەوەی یەکجارەکی شارۆچکەکە. ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی منبج تا ئێستا درێژخایەنترین ئۆپراسیۆنی هێزەکانی سووریای دیموکراتە کە لە ڕۆژی 1 حوزەیرانەوە دەستی پێکردووە و تا ئێستاش بەردەوامە. شارۆچکەی منبج زیاتر لە 2 ساڵە لە کۆنتڕۆڵی چەکدارانی داعشدایە و بۆ داعش گرنگیەکی استراتیژی هەبوو. بەو پێی ڕەقەی پایتەختی داعشی بە سنوورەکانی تورکیاوە دەبەستەوە. زۆربەی ئەو چەکدارە بیانیانی لە تورکیاوە دەچوونە ناو ڕیزەکانی داعشەوە دوای گەیشتنیان بە جەرابلوس لەسەر سنووری تورکیا لە ڕێگەی منبجەوە خۆیان دەگەیان دەڕەقە و ناوچەکانی دیکەی ژێر دەسەڵاتی داعش. لە دەستپێکی ئۆپراسیۆنەکەوە تا ئێستا هێزەکانی سووریای دیموکرات نزیکەی 200 گوندی گەورە و بچووکیان لە ڕووبەرێکی زیاتر لە 1400 کیلۆمەتری چوارگۆشەدا کۆنتڕۆڵ کردوێتەوە. لە ئێستادا پرسیاری سەرەکی ئەوەیە کە دوای کۆتایی هاتنی ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی منبج ئامانجی دواتری هێزەکانی سووریای دیموکرات چ شار و ناوچەیەک دەبێت. بەپێی هەندێک زانیاری بەر لە دەستپێکی ئۆپراسیۆنەکە ئەمریکا و تورکیا ڕێکەوتون لەسەر ئەوەی کە نابێت هێزەکانی سووریای دیموکرات لە دیوی ڕۆژاوای ڕووباری فورات لە 30 کیلۆمەتری سنووری تورکیا نزیک ببنەوە. ئەگەر ئەم زانیاریە ڕاست بێت ئەوە لەم کاتەدا هێزەکانی سووریای دیموکرات ناتوانن هێزەکانیان بەرەو جەرابلوس بجوڵێنن، بەڵکو دەبێت بۆ پێکەوە گرێدانی هەردوو کانتۆنەکانی کۆبانی و عەفرین بە ئاراستەی شارۆچکەی بابدا بڕۆن. بەشێکیش لە چاودێرانی دۆخی ڕۆژاوای کوردستان پیان وایە لەم قۆناغەدا بەلای هێزەکانی سووریای دیموکراتەوە گرنگ ئەوەیە کە ڕێڕەوێک بکەنەوە لە نێوان دوو کانتۆنی عەفرین و کۆبانێ بۆ ئەوەی کانتۆنی عەفرین لە گەمارۆ ڕزگار بکەن. ئەگەر بەپێی ئەم بۆچوونەش بێت ئەوە ئامانجی داهاتووی هێزەکانی سووریای دیموکرات هێرشکردنە سەر شارۆچکەی باب دەبێت. لە گەری کۆنتڕۆڵکردنەوەی بابیشدا ئەوە لەلایەک کانتۆنەکانی عەفرین و کۆبانی پێکەوە دەبەسرێنەوە و لەلایەکی دیکەشەوە داعش بە یەکجاری پەیوەندی لەگەڵ تورکیا دەپچڕێت.